ئەگەر خوا نەکات ئێمە شتێکمان لێ بەسەر بێت سەماکردنی دارەکانی سەر شەقام و مویزیکی باڵندەکان بە ئێمە چی؟ مرۆڤ بۆ خۆشەویستی لەدایک بووە. بۆ ئەوەی ئەو خۆشەویستیە بمێنێتەوە مرۆڤ هەموو شتێک دەکات و هەموو جەنگێک دەکات لە پێناو ئەوەدا. هەر وەکو ئەوەی ئێستا کە ئێمە دەیکەین لە ماڵەکانی خۆماندا دەمێنینەوە و ناینە دەرەوە بۆ سەلامەتی گیانی ئازیزانمان. ئەم دۆخانە بەڕاستی زۆر ناخۆشن، بەڵام بێگومان ئەگەر هەمومان هاوکاری یەکتر بکەین دەتوانین ئەم دۆخە تێپەڕێنین. جارێکی تر هەمومان بەیەکەوە دەرچوون بکەین و کاتەکانمان لەگەڵ یەکتردا بەسەر بەرین. سڵاوتان لەبێت. ئەم شەویش لەگەڵتان دەبین. چەند ڤیدیۆیەک ئامادەیە. سەرەتاش یەکەم بەرگەمان ئۆکسترایەکە کە بە شێوەی ئۆنلاین هەر هونەرمەندێک لە ماڵەکەی خۆیەوە بەشداری کردووە، پێشکەشیان کردووە بەو کەسانەی کە لە بواری تەندروستیدا کار دەکەن و لە ڕیزی پێشەوەی ئەم جەنگەن دژ بە ڤایرۆسی کۆرۆنا بەیەکەوە بینەر دەبین.
تکایە خۆشەویستان ئێستا کە لە ماڵەوەن با چالاکتر بمێننەوە. تکایە زۆر گرنگی با وەرزشکردن بدەن لە ڕێگەی ئینتەرنێتەوە دەتوانن ئەو ڤیدیۆیانە سیر بکەن و سوودیان لێ وەرگرن کە ئێوە پێشتر لە هۆڵەکاندا کردوتانە. یاخود دەتوانن کاتەکانتان بە سەماکردن بە موزیکەوە بەسەر بەرن، یاخود دەتوانن جۆرێکی تر وەرزش بکەن، ئەویش پەتپەتێنە کە بۆ بەرگری لەش زۆر باشە و بەرگری جەستا بەرز دەکاتەوە. دەچینە بڕگەیەکی ترمان دوو هونەرمەندی موزیک ژان بە شێوازێکی زۆر جوان و سەرنجڕاکێش و تایبەت موزیک دەژەنن. فەرموون.
خۆشەویستان ئێوەش ڕۆژانە تا چەند پابەندی ڕێنماییەکان بوون و تا چەند ڕێنمایە تەندروستیەکانتان جێبەجێ کردو تا چەند هاوکاری هێزە ئەمنیەکانتان کردووە بە ئامانەوەتان لە ماڵەوە دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆیەک بۆ ژمارە تەلەفۆنی گەلی کوردستانی بنێرن ئێمەش لێرەوە شەوانە پێشکەشی تەواوی ئازیزانی ئێوەی دەکەین دەچینە لای بەرگەیەکی ترمان هونەرمەند عەتا ئەحمەد و هەروەها کارزان پارچە موزیکیان هەیە و بەیەکەوە گوێبیست دەبین. روح شادني بنومنا بلا مامايا تدمن بينا أي ضلي زام درشيا أما مو بزاريا أي ضلي زام درشيا أما مو بزاريا ئازیزان ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی ئاماژە بۆ دەکات ئەو کەسانەی کە تەندروستیان باشە دەتوانن ڕۆژانە 30 دقە ڕاهێنانی جەستەی ئەنجام بدەن هەروەها بۆ مناڵانیش دەتوانن ڕۆژی 1 سەعات ڕاهێنانی جەستەی ئەنجام بدەن کە ئێستا لە ماڵەکانی خۆتاندان بۆ ئەوی تەندروستیەکی باشتان هەبێت هیوادارم هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن دەچینە بەرگەیەکی ترمان کۆمەڵێک پێیان دەبینین و سەرەتا لە هونەرمەندی پەیکەرساز شەڕژ ئەمینەوە دەست پێ دەکەین. سەڵاو هاوڕێیان دۆستان ئازیزان لە کوردستان دەرەوەی کوردستان باش و سەلامەت بن من وەکو پەیکەرسازێکی کورد کە خۆم بە موڵکی گەلی کورد دەزانم لەو هەڵوێستەمەوە دەمەوێ خۆم پارێزم و تەواوی ڕێنمایەکانی خۆپاراستن و تەندروستی بەجێ بێنم. لەم ڤایرۆسە نەگریسەی سەرانسەری جیهانی گرتوتەوە باشترین دەوا و ڕێگە مانەوەمانە لە ماڵەوە و لە ئێستادا هیوای لەشساغی و باشی بۆ هەموو لایەگە خوازم هیوادارم لە داهاتووی نزیکدا کۆتایی پێبێت و شاد و شکر بینەوە بەیەکەوە و باوەشی خۆشی و خۆشەویستی بۆ بکەینەوە. هاوڵاتی بەڕێز بەمانەوەت لە ماڵەوە ژیانی خۆت و خێزانەکەت دەپارێزی بە پێچاوانەشەوە بە دەرچوونت لە ماڵەوە دەبێتە هۆی زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆیە داواکارم لە هەموو هاوڵاتیانی بەڕێز لە هەر شوێنێکی دنیادا ڕێنمایی یاخۆت پەیڕەوی پابند بن بەو ڕێنمایە تەندروستیانەی کە پێویستە پەیڕەوی بکەین ئەویش بە دەستشوشتن بە شێوەیەکی بەردەوام یاخۆت چارێکێک جارێک دەستمان بشۆین و هەروەها بە تێکەڵ نەبوون بە کەسانی دیکە واتە نەچوونە دەرەوە لە ماڵەوە و بە بەکارهێنانی دەستچێش ئەگەر چوونە دەرەوە لە ماڵەوە لە کاتی پێویستیدا هیوادارم هەمومان پابند بین بەو ڕێنمایانە و بە هیوای ساغ و سەلامەتی و تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا. ئازیزان لە ماڵەوە ئەو چالاکیانە ئەنجام بدەن کە دەبێتە هۆی
باشکردنی مێشکی مرۆڤەکان دەرونیان هەروەها جەستەیان. چونکە ئەگەر ئێمە جەستەیەکی باش و بەهێزمان نەبێت یاخود مێشک و دەرونێکی ئاراممان نەبێت ناتوانین لەم کاتەدا ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا ببینەوە. لەبەر ئەوە بەرگری جەستە زۆر باشە بۆ مرۆڤ. ئەمە ژوا دەکات توانای خەوی باشترمان هەبێت. ئەگەر ئێمە خەوێکی تەندروستمان هەبێت بێگومان جەستەیەکی باشیشمان دەبێت. دەچینە بڕگەیەکی ترمان هەر لەم بڕگەیەدا ڤیددیۆیەک دەبینین باز لە هەڵپەڕکەیەک دەکات لە گۆڕەپانی باسکەدا بەڵام لەگەڵ ئەوەی کە هەڵپەڕکەکەشیان ڕێخستووە سەرجەمیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بوون. بەیەکەوە بینەر دەبین. ڕۆژە ڕێحانەی ئەو بەریجۆمی تازە زانی وما ئەتۆی خۆمی ڕۆژە ڕێحانەی ئەو بەریجۆمی تازە زانی وما ئەتۆی خۆمی دەترسم بمرمە هەدە نەدبین ماوە بە جوانە مارگی سەر بنێماوە دەترسم بمرمە هەدە نەدبین ماوە بە جوانە مارگی سەر بنێماوە ئەرێ ئاینە و دڵی دەریبم دەربەدەرو بێکەسم لە چوارچێوەی هەم دەماوێ ئاینە و دڵی دەریبم دەربەدەرو بێکەسم لە چوارچێوەی هەم دەماوێ. ئەمەی بینیمان ڤیددیۆیەکی زۆر جوان بوو کە باز لە هەڵپەڕکەیەک دەکات بێگومان لەگەڵ ئەوەشدا هەمویان پابەندی ڕێنمایەکانن. بەڵام بەداخەوە من زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ئەو وێنانە دەبینم کە لە ئێستادا قەدەغەی هاتوچۆ هەیە و هاوڵاتیان لە ماڵەوە کەرەنتین کراون بەڵام لەگەڵ ئەوەشدا دەردەچن گەشت دەکەن. تکایە لە ئێستادا ئەم گەشتەتان ڕابگرن لەبەر ئەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەموو شوێنێکەیە لە ماڵەکانماندا نەبێت. تکایە ئەم خۆشیانە هەڵگرن بۆ دوای ڤایرۆسی کۆڕۆنا. دەچینە بڕگەیەکی ترمان کۆمەڵێک ڤیددیۆی جوان دەبینین. فەرمۆن. هەموو مرۆڤێک هەرچی بێتە ڕێگەی دیسانەوە دەست پێ دەکاتەوە. هەچ ناخۆشیەک بێتە ڕێگەی زیاتر هەنگاوەکانی بەرزتر دەکاتەوە و خێراتر ڕێدەکات. هەر شتێ لە ژیانی مرۆڤدا ڕوو بدات مرۆڤ دەرسێکی لێ وەردەگرێت. ئەم ڤایرۆسەی ئێستاش کە هاتووە بۆ زۆربەمان زۆر باش بووە چونکە کاتەکانی ژیانمانی ڕێک کردوتەوە زیاتر وای کردووە لە ماڵەوە لەگەڵ دۆستان و ئازیزانمان نزیکتر بین و پەیوەندیەکان گەرم و گۆڕتر بن. زیاتر دڵەکان ئاگاداری یەکتر بن. زیاتر بیرمان لای ئەو کەسانە بێت کە خۆشمان دەوێن. بۆیە تکایە ئێوەش لە ماڵەکانی خۆتاندا بمێننەوە مەبنە سەبەبێک بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. چونکە ئێمە نامانەوێت ئەو کەسانەی کە خۆشمان دەوێن لە دەستیان بدەین. کەواتە بۆ ئەوەی ئەمە ڕوونەدات هەمومان بەیەکەوە لە ماڵەکانی خۆماندا دەمێنینەوە. هەموو لە یەکتان سەلامەت و لەش ساغ بن. خواتان لەگەڵ.